ڕاگەاندراوی هاوبەشی کومیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی ئێران و هەیئەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر بە بۆنەی 8 مارس ڕۆژی جیهانی ژن. ئاخێزی شۆڕشگێڕانەی ژنانی ئێران بزوتنەوەیەک لە دژی فاشیزم و باوکسالاری. لە سەروبەندی 8 مارسێکی دیکەداین، بەڵام ئەم جارە لە هەلومەرجێکی زۆر جیاوازتر لە ئاستی ئێران و جیهاندا. لە ئێران فاشیزمی جینایەتکاری ئاینی ئەگەرچی گورزی سەختی لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینا بەرکەوتووە، بەڵام هێشتا بە پشبەستن بە یاسا دژە ژنەکان و پشتیوانی لە باوکسالاری دەستبەرداری گوشار بۆ سەر ژیانی ڕۆژانەی ژنان نەبووە. شەپۆلی بەربڵاوی دەست بەسەرکردن لە نێو ژنانی هونەرمەند، ژنانی چالاک لە بوارەکانی خەباتی مەدەنی و پیشەیی، دەرکردنی حکمی ئیعدام بۆ ژنانی خۆڕاگری زیندانی، پەرەپێدانی گوشار بۆ سەر زیندانیانی سیاسی ژن و ناردنی بروسکە و هەڕەشە و گوڕەشە سەبارەت بە دەست بە سەرداگرتنی ئۆتۆمۆبیلەکان بە بیانووی پۆشینی جل و بەرگی دڵخوازی ژنان لە نێو ئۆتۆمۆبیلە تایبەتیەکان، بەیانگەری بەردەوامبوونی ڕەوتی تۆڵەسەندنەوەی دەسەڵاتی ئاینیە لە ژنانی بوێری ئێران. هاوکات لەگەڵ سەرکوتی دڕندانەی حکوومەت لە دژی ژنان، شەپۆلی بەربڵاوی ژن کوشتن لەلایەن پیاوانی بنەماڵەکان لە ژێر کاریگەری پیاوسالاریەکی پاڵپشتی کراو لەلایەن حکوومەتەوە بە بیانووی بەرگری لە ناموس، غەیرەت و ئابڕووی بنەماڵە ئاستێکی مەترسیداری لەخۆگرتووە. ئەو ئامارە فەرمیانەی کە لەلایەن میدیاکانی ئێرانەوە بڵاو دەکرێتەوە نیشان دەدات کە لە 2 ساڵی 1401 و 1402دا بە تێگڕا هەر 4 ڕۆژ یەک ژن لە ناوچە جیاوازەکانی وڵات بە دەستی یەکێک لە پیاوانی بنەماڵەکەیان کوژراوە. لە سەرەتای ئەم ساڵی هەتاویەوە، واتە سەرەتای ساڵی 1403 تا 12 ڕێبەندانی ئەم ساڵ، لانیکەم 133 ژن بە هۆکاری ناموسی لەلایەن ئەندامانی بنەماڵەکانیانەوە کوژراون. واتە بە مەودای هەر 2 ڕۆژ یەک ژن لە ئێران دەکوژرێت. ئەو پیاوانەی کە دەستە دەنە ئەم جۆرە تاوانە بێشەرمانەیە لە پشتیوانی یاسایش بەهرەمەند دەبن. لە ئاستی جیهانیشدا گەشە و پەرەسەندنی فاشیزم گوشاری لەسەر بزوتنەوە کۆمەڵایەتیەکانی داکۆکی کار لە مافەکانی ژنان بە ڕادەیەکی زۆر پەرەپێداوە. دەوڵەتی ترامپ لە درێژەی خولی یەکەمی سەرۆکایەتی خۆیدا دەستدرێژی بۆ سەر مافەکانی ژنان لە زۆر یەک لە پرسەکاندا لەوانە لاوازکردنی دەسڕاگەیشتن بە ڕێگاکانی پشگیری لە دوو گیان بوون، لاوازکردنی هەوڵەکان بۆ نەهێشتنی جیاوازی حەقدەست لە نێوان ژنان و پیاوان، لاوازکردنی یاسایەکی کە جیاکاری ڕەگەزی لە پرسی فێرکردن و بارهێنانی گشتیدا قەدەغە دەکات و هیتر، هاوکات لەگەڵ دەستدرێژی بێوێنە بۆ سەرمافی پەلکەزێڕینەکان و LGBTیەکان هەرچی زیاتر درێژە پێدەدات. لە ساڵی 2024دا بەهۆی گەشەی بزوتنەوە شێوە فاشیستیەکان لە ناوچە جیاوازەکانی جیهان، مەیدانی سیاست هێشتا لە گەماڕۆی بربەستە پێکهاتەییەکان لە دژی ژناندا ماوەتەوە، لە حاڵێکدا کە نزیکەی نیوەی بەشداربووانی هەڵبژارنەکانی وڵاتە جیاوازەکان لە ژنان پێکدێت، حزور و بەشداری ژنان لە پارلەمانەکان و ناوەندەکانی بڕیاردان ڕەوتێکی ڕوو لە کەمبوونەوەی بەخۆیەوە بینیوە. لە زیاتر لە 60% ئەو وڵاتانی کە ئەنجامی هەڵبژارنەکانیان ڕاگەیاندراوە، ژمارەی ژنان لە پارلەمانەکان کەمتر بووتەوە. وڵاتە زلهێزەکانی وەک هندستان، ئەمریکا و فەڕەنسا کە لە ڕواڵەتدا پێشکەوتنێکی زۆریان لە بواری مافەکانی ژناندا بەدەستهێنا بوو، بەڵام لە کردەوەدا شایەتی کەمبوونەوەی بەرچاوی ژمارەی ژنانن لە پلە و پێگە سەرەکیەکاندا. بەڵام ئەمە هەموو چیرۆکەکە نییە. لە گۆشە و کەناری جیهان ژنان هێشتا لەگەڵ گەلێک قەیرانی مرۆیی و سیاسی بێوێنە بەرەوڕون. بە گوێرەی راپۆرتی ڕێکخراوی نەتەوەی گرتووەکان، زیاتر لە 612 ملیۆن ژن و کچ گیرۆدەی شەڕوتیەک هەڵچوونە چەکداریەکانن. ژنان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و بە تایبەت لە فەلەستین و وڵاتانی ئافریقا ئازار و ڕەنجێکی بێوێنە لە سەرشانیان قورسایی دەکات. گوشارە لە ڕاددەبەدەر و پێکهاتەییەکان دژی ژنان لە ئێران نەیتوانیوە بەر بە ڕەوتی بەرەو پێشچوونی بەهێزی بزوتنەوەی ژن ژیان ئازادی بەرەو ئامانجە ڕوون و مرۆیەکانی بگرێت. بزوتنەوەی شۆڕشگێڕانی ژینە بۆ داکۆکی لە یەکسانی مافەکانی ژنان لەگەڵ پیاوان لە هەموو بوارەکانی کار و ژیان و سیاسەت و کۆمەلگادا خەباتێکی درەوشاوی بەرەو پێش بردووە.
ئەم ئاخێزە شۆڕشیێرانە درێژەدەری خەباتی بەرینی ژنانە لە سەدەی ڕابردوودا لە پێناو مافی پۆشینی جلوبەرگی دڵخواز، مافی سەرپەرشتی منداڵ، مافی یەکسانی میرات، تەلاق، ئازادی هەڵبژاردننی هاوسەر، حەقدەستی یەکسان لە بەرامبەر کاری یەکسان، پشکی یەکسان لە دەسەڵاتی سیاسیدا و بەواتای ڕاستەقینەی وشە بۆ ڕزگار بوون لە ژێر دەستەیی سێ کوچکەی دزێوی باوک سالاری، سرمایە سالاری و فەرهەنگی ئاینی وەک ژێر دەستە چاولێکردنی ژنە. لەم ڕووەوە خەبات بۆ ڕزگاری ژنان لە کۆتوبەندی ئەم سێ کوچکە دزێوە بەردەوام و لە هەموو شوێنێک یەکێک بووە لە ئەولەویەتە گرنگ و نەگۆڕەکانی بزوتنەوەی سۆسیالیستی. بەڵام لە وڵاتێکی کە داکۆکی لە ژێر دەستەی ژنان لەسەرەوەی بنەما ئایدیۆلۆژیکەکانی دەسەڵاتی ستەمکار و سەرڕۆدایە، ئەم خەباتە بۆتە گڕکانێک لە ژێر پێی دەسەڵاتی ئاینیدا. بەشداری بەربڵاوی ژنان لە خەباتی ئێستای بزوتنەوەی ژن ژیان ئازادی لە شەقام و ناوەندەکانی کار، لە قوتابخانە و زانکۆ، لە موسیقا و سینەما، هونەر و ئەدەبیات و لە ناو بنەماڵە و کۆمەلگادا ئەوەندە درەوشاوە، شکۆدار و بەربڵاوە کە فاشیزمی ئاینی هیچ ڕێگایەکی جگە لە سەرکوتی بێبەزەیانە بۆ نەماوەتەوە. دەرکردنی حکمی ئەعدام بۆ پەخشان عەزیزی و ریشە مورادی و شەریفە محەممەدی، حکمەکانی زیندان بۆ ژمارەیەکی زۆر لە ژنانی خەباتکار و شۆڕشگێر، گوشاری لە ڕاددەبەدەر لەسەر هونەرمەندانی بوێری وەک پەرست و ئەحمەدی، هیوا سەیفیزادە و بیتا سادقیان، دوورخستنەوەی بەشێکی زۆر لە دەرهێنەران و ئەکتەرە بەناوبانگەکانی ژنی پشتیوانی ئاخێزی شۆڕشگێڕانی ژینە، پەروەندە سازی و دەرکردنی حکمی بێکارکردن و هەڵپەساردنی هەڵسوڕاوانی پیشەیی مامۆستایان و پەرستاران و چڕکردنەوەی گوشاری بێبەزەیانە لەسەر ژنانی بەهایی لە زمرەی نمونە بەرچاوەکانی ئەم سیاسەتە سەرکوتگەر و دژبەژنەیە. ئەم ئاستە لە سەرکوت و تند و تیژی لە دژی ژنان نیشانەی هێزی خەباتیێرانەی ئەو ژنە بوێر و چاو نەترسانەیە کە زەویان لە ژێر پێی دەسەڵاتی ئاینیدا هێناوەتە لەرزە. ئێمە کۆمونیستەکان 8 مارس ڕۆژی جیهانی ژن لە سەرجەم ژنانی ئێران و جیهان پیرۆزبایی دەکەین. ئێمە لەسەر ئەو باوەڕین کە داکۆکی لێبڕاوانە لە ڕۆڵی پێشەنگایەتی ژنان لە ئاخێزی شۆڕشگێڕانەی ژینە، داکۆکی لە یەکسانی مافی ژنان و پیاوان لە سەرجەم بوارەکان بەبێ لە بەرچاوگرتنی ڕەگەز، ئاراستەی جنسی و جەندەری، نەتەوە، فەرهەنگ و بیر و باوەڕ و هەروەها داکۆکی لە پەلکە زێڕینەکان لە دۆخێکدا کە لە ئاستی جیهاندا هێرش و دەستدرێژی بۆ سەر مافەکانیان پەرەیسەندووە، یەکێکە لە بنەما سەرەکیەکانی داکۆکی لە دروشمی درەوشاوەی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. ئەمڕۆکە بزوتنەوەی ژنانی ئێران بە لێک هەڵپێکانی دروشمی ئازادی خوازانەی چین و توێژە جۆراوجۆرەکانی جەماوەر و ویست و داواکاریەکانی کرێکاران و زەحمەتکێشان بە ئاشکرا بە ئاراستەی بەرەو ڕەوتی چەپ هەنگاوی هەڵگرتووە. ئێمە بە هەموو هێزەوە پشتیوانی لەم بزوتنەوە شۆڕشگێڕانەیە دەکەین کە لە پێناو کۆمەڵگایەکی ئازاد، دیموکراتیک، سێکۆلار و فێمینیستیدا خەبات دەکات و خۆمان بە بەشێکی بچووک لەو بزوتنەوەی دەزانین. نابێت ئەوەمان لەبیر بچێت کە شارستانیەتی سۆسیالیستی شارستانیەتیەکی ژنانەیە. بڕوخێ ڕژیمی کۆماری ئیسلامی، بژی شۆڕشی کۆمەڵانی خەڵکی ئێران، بژی ئازادی، دموکراسی و سۆسیالیزم. هەیەتی ئیجرایی ڕێکخراوی کرێکارانی شۆڕشگێڕی ئێران ڕاهی کاریگەر و کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمۆنیستی ئێران، سێشەممە 14 ڕەشەمەی 1403 بەرامبەر لەگەڵ 4 مارسی 2025.